پێنجەمین فێستیڤاڵی بازاڕە لە کەلار. فێستیڤاڵەکە بە چاودێری بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری گەرمیان و هەماهەنگی یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت. لەم فستیڤاڵەدا 300 کۆمپانیا و براند و خاوەنکار و کاری دەستی خانمان و خواردنی کوردەواری بەشدارن و بە پێی پێشبینی لیژنەی باڵای فستیڤاڵەکەش چاوەڕوان دەکرێت. لە ماوەی ئەم 4 ڕۆژەدا دەیان 1000 کەس لە میوان و گەشتیار سەردانی بکەن. ئەمە حرەکەیەکی جوڵانەوەیەکی ئابووری و بازرگانی باشی بۆ ناوچەکەمان دروست کردووە و توانی هەلی کارش بڕەخسیێنێت. ئەم ساڵ ئەوەی کە بەدیەکەین ئێمە ئیشمان کردووە لەسەر ئەو پاکێجانەی کە ئەو ژمارانە زیادکەین. یەکێک لەوانە کە جێ دڵخۆشیە ئەم ساڵ ڕێژەی بەشداربووی خانمان زیاترە بە تایبەتی لە بواری کاری دەستیە. ئەو کەسانەشی کە بەشداریان لە فستیڤاڵەکەدا کردووە گەشتبین و دەڵێن دەمانەوێت لەم ڕێگەیەوە هەلی کاری زیاتر بۆ خۆمان بڕەخسێن و بازاڕیش بۆ بەرهەمەکانمان پەیدا بکەین. لە ماڵەوە ئیش ئەەکەین ئەم جۆرە فستیڤاڵانش بە گرنگی خۆی هەیە تا ڕادەیەک بۆ ناساندنی ئیشەکەت و لەلایەنی مادیشەوە هەر بێگومان گرنگی خۆی هەیە بۆ ئەوەی تۆ بەرهەمەکانت ساغ بکەیتەوە خەڵکێکی زیاتر بتناسێ. ئێمە بەرهەمە خۆماڵەکانە ناسێنین خەڵکێکی باشی شەیە جگەلەوەی کە بەرهەمی هەیە ئیشی دەستی ڕۆژانەی هەیە ئسپادەی لێکە شتێکی باشە وەکو دۆشا وەکو ڕاشی وەکو کەرەی فستق کەرەی گوێز کەرەی بادەم کەری عەلیبابە ئەم بابەتانەی مە دروستین خەڵک ئێستا ئەمڕۆ زیاتر ئەگەڕێنەوە بۆ شتە سروشتەکان لەبەرەوە ئەو شتانە کەوا معەلباتە و موادی حافزەی تایە و کۆمەڵ شتێک خەڵک زیاتر سەر وازێنەوە هێناوە خەڵکی زۆر ئێمە ڕازیە کەوا ئەگەڕێنە بۆ ئەو شتە سروشتیانە. زۆر کاریگەری هەیە بۆ بژاندنەوەی ئابووری بەڕاستی یعنی ئەم مهرەجانەی ئەمڕۆ کراوە ئەم بازاڕە لە ڕووی بازارکردنەوە زۆر کاریگەری بووە زۆر بەڕاستی یعنی ئەوەی کە ئەوانەی کەوا بەشداریان نەکردە بەشداری بکەن لەم فستیڤاڵ بازاڕە. جگە لە دانیشتوانی گەرمیان و هەرێمی کوردستان بەشێکی زۆریش گەشتیار لە ناوچەکانی عێراق و ئێران و تورکیاوە هاتوونەتە ئەم فستیڤاڵە و کڕیارێکی باشی بەرهەمە کوردەواری و سروشتیەکانن. ئەنجامدانی پێنجەمین فستیڤاڵی بازار لە قەزای کەلار ڕۆڵی گرنگی دەبێت لە ڕەخساندنی هەلی کار بۆ خاوەنکارەکانی ئەم بازاڕە. ئەوەی ئەم فستیڤاڵەش جیا دەکاتەوە لە فستیڤاڵەکانی ساڵانی ڕابردوو بەشداریکردنی ژنان و کچانە بە ڕێژەیەکی زۆرتر لە پیاوان. دڵنیا مەحموود کەناڵی کەرکووک گەرمیان.